إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهدي الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێغەمبەری عزیز و خۆشەویستمان صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 2641 دەفەرمێ: ما من شيء أثقل في ميزان المؤمن يوم القيامة من خلق حسن. لروج قيامتا هیچ شتێک نییە، هیچ خێر و چاکەیەک نییە، هیچ ڕەوشت و صیفەتێک نییە لە تەرازوی عەدالەتی خوای پەروەردگاردا بەقەد ڕەوشت جوانی قورس بێت. قورسترین بەنرخترین شت بۆ ئەوەی کە قیامەتی خۆتی پێ باشکەی، پێ مسۆگەرکەی، سەربەرز بی، سەرفراز بی، ئەوەی ڕەوشت و ئەخلاق و بەرز بێت، ڕەوشت و ئەخلاقت جوان بێت. بەڵام خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم: وإن الله يبغض الفاحش البذيء. ئەوەی ڕەوشتی بەرز بێ لای خوا بەرزە، ئەوەشی بەم شێوەیە بێ. خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم: خوای گەورە ڕقی لە کەسێکە، خۆشی ناوێ، بەڵام چ کەسێک؟ الفاحش البذيء، ئەو کەسەی دوو لە ڕێی بەڕێسان جوێندەر و دەمپیسە، ڕەوشتی ناشرینە، قسەی ناشرینە، کردەوەی ناشرینە، بێڕێزی بەرامبەر بە خەڵکی دەکات، سوکایەتی بە خەڵکی دەکات. خوای گەورە ڕقی لە کەسێکە جوێندەر بێ، بە هەر کەسێک جوێن بدە. جا کێ پێی خۆشە؟ کردەوەی چاکەی قورس بێ، تەرازۆکەی قورس بێ، بات ڕەوشتی جوان بێت. کێش پێش خۆشە خوا ڕقی لێ بێ، با بۆ خۆی بە کەیفی خۆی جوێن بدا، کاتێک کە مرد باجی جوێنەکەی ئەدات. بۆیە ئەو کەسێک کە جوێن بە خەڵکی ئەدا خوا ڕقی لێتی، خۆشی ناوێ، یوبغض، خوای گەورە ڕقی لێتی. کەس پێی خۆشە خوا ڕقی لێ بێ، دەبات ئاگامان لە دەمی خۆمان بێت. بەداخەوە هەندێک مرۆڤ ئاستی مرۆڤایەتیان گەشتۆتە حەدێکی ئاوا، بە جۆرێکن نەک زیندۆکان، واز لە مردوەکانیش ناهێنن. ئەو مردووەی کە شەیتان بە شەیتانی خۆی وازی لێ هێناوە، ئەم وازی لێ ناهێنێ و جوێنی پێدا، سوکایەتی پێکات. بۆیە خۆشەویستان، بەڕاستی ئینسانی وا هەیە جوێنی زۆر ناشرین و بازاڕی بە کەسوکاری خێزانەکەی دەڵێت، مردوو بێ یا زیندوو بێ. حاشازی هەندێک نامردەیە گەشتۆتە حەدێکی ئاوا جوێن بە دایک و خەسووی خۆی ئەدات، بەرەوڕووی خێزانی دەوەستەیە هەرچی سوکایەتی بێ بە خێزانی دەکات، بە کەسوکاری زیندوو مردووی دەکات. تخوا شەرم ناکەی بە خۆتەڵی پیاو، تخوا شەرم ناکەی مردوو زیندوو تۆ سوکایەتی پێەکەی، بۆ خێزانت کۆیلەی تۆیە، عەبدی تۆیە، با تاوانبار بێت، تاوانبارە تەلاقی دە، لەگەڵیا جیا بەرەوە، سارد بە لەگەڵیا، بەڵام جوێنی پێمەدە. خۆ جوێندان مەجائیز نییە بە ئافرەت، بۆیە بکاتە حەدێکی ئاوا چەندەها ئافرەت هەیە گلەی ئەوە دەکات پیاوەکەی جوێنم پێدا، قەینا جوێن بە خۆمەدا، جوێن بە مردوەکان مەدا، مردایک و باوکە مردووە جوێنی پێدا ناو قەبرەکە. بەڕاستی ئەمە ئەو پەڕی نەفس نزمیە بۆ ئینسانێک کە بۆ جۆرە بێ جوێن بە خەسووی خۆی دەکە وەکو دایکی وایە. ئینسان حەدێکی ئاوا بەم جۆرە پەروەردە بێت، خوا ڕقی لەو کەسەیە کە بەم شێوەیە بێ مەصیفەتی بێت. کەسانێک دەبین سایقن، ئینسانی بەرامبەریان مخالفەیە دەکات، جوێن بە کەسوکاری ئەدەن، جوێن بە مردوەکان و گۆڕی مردوەکانیش ئەدەن. ئێ باشە تۆ عیب ناکەی لە خۆت، شەرم ناکەی جوێن بە خەڵکی ئەدەی؟ ئاخر ئینسانی جوێندەر وەڵا ناو خەڵکە خۆشەویست نییە. کاکە زۆر ناچار بووی کەسێ زڵمی لێ کردی، دوعای لێ بکە، جوێنی پێمەدە، جوێنی پێمەدە بە هیچ جۆرێک. بۆیە ئەسایەقە بە ڕێزەکان ئاگادار بن، کاتێک کە بەرامبەرتان مخالفەیە دەکات جوێنی پێمەدەن، قسەی پێمەکەن. یەکسەر جوێنێکی بۆ نەقڵەکات، چەند جوێنێکی ناشرینی پێڵێت،
ئەمە وات لێکە خوا ڕقی لێت بێ خوای گەورەی ئینسانی بەو شێوەی خۆش ناوێ لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 3518 إمام مجاهد فرمي رضا ورحمة إخوائي لبيت قالت عائشة رضي الله عنها ما فعل يزيد بن قيس لعنه الله قالوا قد مات قالت فأستغفر الله فقالوا لها ما لك لعنته ثم قلت أستغفر الله قالت إن رسول الله صلى الله عليه وسلم قال لا تسبوا الأموات لا تسبوا الأموات فإنهم قد أفضوا إلى ما قدموا ڕۆژێک دایکی ئیمانداران عایشە ڕەزای خوای لێ بێ خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پیاوێکی کرد یەزیدی کوڕی قەیس کە یەکێک لە پیاوچاکان ڕەحمەتی خوای لێ بێت شتێک لە بینیان نابوو فەرمووی ئەوە یەزیدی کوڕی قەیس لعنەتی خوای لێ بێ ئەوە چیەکە چی کرد ئەوانشیان فەرمیان تۆ چی دەڵێ یەزیدی کوڕی قەیس مردووە نەماوە بۆ لعنەتی لێەکەی هەندێک کەسێ بە تایبەتی بە تەمەنەکان گوێم لێ بۆ چەندەها جار ئەڵێ ژن باشەکەی بە لعنەتی خوا بکەوێ ئەمە صیفەتی ئینسانی مسلمانە جا ئەمەندە ڕقل لە ژنە بۆ لەگەڵ ژناژیت بۆ لێ جابیتە خۆ نەمدۆ ژن پەپولە یاخو خۆش پەپولەنی نەوش پەپولێنە تەخۆش کوردوەتەنی بەڵام بکاتە حەدێکی ئاوا باشەکەی لعنەتی خوای لێ بێ بەڕاستی ئەمە تاوانێ زۆر گەورەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لعن المؤمن كقتله يعني کە بە مسلمانێ دەڵێ لعنەتی خوا دەبێ گوای بیکوژی خوێنەکەی بڕژێنی فیشەکی پێوە بنی ژنتە بێگانەیە هەر کەسێکە کە تۆ دەڵێ لعنەتی خوات لێ بێ وەک وای یەک فیشەکی پێوە بنی بدێتە سەریەوە ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ماڵێ باو باپیرم وای کردووە ژن دڕندنی مرۆڤە خوشکە بەڕێزەکان داواکەم لە ئێوەش پیاوەکانتان وا لێ مەکەن ناچار بن جوێن بدەن و خۆیان گوناحبارکەن و خۆشتان گوناحبارکەن ڕاستەکەی جارێ پیاو ناچارت ئەو قسانە بکە بەڵام ناچار نییە جوێن بدات عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ فەرمووی لعنەتی خوا لە یەزیدی کوڕی قەیس بێ وتیان ئەو فڵان کەس مردووە یەزید مردوو بۆ جوێنی پێدەی بۆ لعنەتی لێەکەی فەرمووی ئەستەغفر الله خوای گیانیان خۆش بە وتیان باش ئەی عایشە تۆ یەکەم جار لعنەتت لێ کرد ئێستاش ئەڵێ ئەستەغفر الله فەرمووی بیستم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەی فەرموو گوێن بە مردووەکانتان مەدەن باشە یا خراپە چونکە ئەوان بەرە ڕووی کردەوەی خۆیان بوونەوە ڕۆشتونە بە کردەوەکانی خۆیانەوە شەیتان کردوەتەنی وازی لێیان هێناوە بۆیە ڕەحمەتی خواتان لێ بێ ئەگەر پێمان خۆشە مخالفەی سونەتی خۆشەویستی خوا بکەین ساوسەر مخالفەی دینی خوا بکەین خوا ڕقی لێمان بێ با جوێن بدەین کەسمان پێمان خۆش نییە کەواتە ئینشاءڵڵا بە ئەگەمان لە خۆمان بێت باو چۆن عایشە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ داوای لێ خۆشبوونی لە خوا کرد تۆش داوای لێ خۆشبوون لە خوا بکە بەڵام کاتێکش کە جوێنێ بە کەسێ ئەدەی حەق الناس لایە ما قەرزاری ئەو ئینسانەی لە قیامەت وەڵات لێ ئەکرێتەوە ئەو کەسە هەرچی بێ ژن بێ یا پیاو بێت یا ربی خوایە زمانمان پاراوکەی بە ذیکر و یادی خۆت لە جوێنی ناشرین بە دوورماکە یا رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خوشويستي صلى الله عليه وسلم لحديثك صحيح دا كلا صحيحة هاتو بجمار 1878 فرمية سباب المؤمن كالمشرف على هلكة أو كسي كجوين بمسلمان أدات جن بيا بياو بيا خێزانت بێ کچت بێ کوڕت بێ دراوسێت بێ خزمت بێ بێگانە بێ هەر کەسێک بێ جوێن گرنگەوەی جوێن بدەین نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە یعنی چۆن ئینسانێک لە لێواری بچێتە شوێنێکی زۆر بەرز خانوویەکی بەرز شاخێکی بەرز لە لێواری کەوتنە خوارەوا بێ یعنی چۆن ئینسانی ئارێرەدا بێ خەریکە بکەوێتە خوارەوە ئەو ئینسانێکی کە جوێن بە خەڵکی ئەدا لە لێواری هیلاکەتایە لە لێوارەکەی ئاەتی یعنی لە کەوتنە خوارەوەدایە واتە بۆ جەهەنم بۆ ڕوڕەشی لای خوا بۆ شەرمەزاری لە لێواری هیلاکەتە کە ئینسان بە هیلاک چوو بێگومانی ئەواتە بۆ جەهەنم دەڕوات ئەو کەسێک کە جوێن بە ئیماندارەدا لە لێواری هیلاکەتایە ئەگەر نێتە دواواز نەهێنێ بە هیلاکەت چێت ما خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆیە خۆشەویستان بەداخەوە
هەیە ڕۆژانە هەفتانە زۆربەی کاتەکانی ئیش و کاری بۆتە ئەوە لە ماڵ و جوێن بە خێزانیەدا، بە کەسوکاری، بە خوشکی خێزانی، بە خەسووی، بە براژنی خێزانی، بە هەموو پور و کەسەکانی خێزانی جوێن ئەدا دەماڵەوە. ئی باشە مە صیفەتی پیاوە ڕەحمەتی خوامان لێ بە ئاگامان لە خۆمان بێ وەڵڵاهی هەمووی دەبێتە بارێک بۆ قیامەتمان سوێن بەخوا تاوانبارە بین جوێن بە هەر کەسێک بدەین. حتا خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم ڕێگای پێمان نەداوە جوێن بە شەیتان بدەین. بۆ خێزانەکەی تۆ لە شەیتان خراپترە؟ خزمەکەی تۆ لە شەیتان خراپترە؟ بۆی ئاگامان لە خۆمان بێ ڕێگا نەدراوە جوێن بدەی بە شەیتان. حتى خوای گەورە لە قورئانە دەفەرمێ ولا تسبوا الذين يدعون من دون الله. جوێن بۆ کەسانە مەدەن کافرن، هاوا لە غێری خوا دەکەن، جوێن بە خواکانیان مەدەن، جوێن بە خۆیان مەدەن، کافرە بێدینە، بتەپەرستێ. بۆچی؟ لەبەرەوە ئەوانە جوێن بە خوا دەن. بۆی خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێت جوێندان بە خەڵک خۆشەویستی خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 2781 دەفەرمێ المستبان شەیطانانی يتهاتران ويتكاذبان. ئەو دوو ئینسانی کە جوێن بە یەکتری ئەدەن هەردووکیان شەیطانن، قسەی ناشرین بە یەکتری دەڵێن، بێڕێزی بە یەکتری دەکەن، سوکایەتی بە یەکتری دەکەن، درۆ بە ناوی یەکتریەوە هەڵە بەسن، درۆ بۆ یەکتری ئەکەن، درۆ دژی یەکتری ئەکەن، یعنی وەڵحاصل کۆمەڵەش دروستە بە یەکتری بوختیان ئەکەن. بۆیە ئەو دوو ئینسانی کە جوێن ئەدەن شەیطانن. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم چونکە لە خوا ناترسێ هەموو سوکایەتی بێڕێزی بە بەرامبەری خۆی دەکات. کێ پێی خۆشە پێ بوترێ شەیطان؟ کەس دە جوێن مەدەن. کاتێک کەسی مخالفەی کرد لەگەڵ تا جوێنی پێ مەدە، زۆر ناچار بووی دوعای لێ بکە. بۆیە کەسێک ئەگەر زوڵمی لێت کرد، دزی لێت کرد، خیانەتی لێت کرد، شتی لێت کرد، دەتوانی دوعای لێ بکەی، دەتوانی گەردنی ئازانەکەی، بەڵام بۆت نییە جوێنی پێ بدەی، چونکە دڵنیا بەلەوە ئەمڕۆ خەڵکێکی زۆرێ جوێنەدا بە ئەمەکە ئەوەکە. بۆی ئاگامان لە خۆمان بێ. من سەدەها جار باسمان کردووە بەخوای گەورە یەک تکێک نەوتت بخورێ، یەک دینارێکت بخورێ، یەک سنتێکت بخورێ، هەر کەسێک بیخوا لە قیامەت هەمووی بە چاکی وەرەگریتەوە، بە تەواوەتی وەرەگریتەوە بێ ئەوەی فرسێکت بفەوتێ. کەواتە تۆ جوێن مەدە. کابرا تاوانبارە، دزە، خراپە، گەندەڵە، جوێنی پێ مەدە، با عقوبەکەی قیامەتی قورس بێ. دوعای لێ بکە، دەتوانی مەزڵومی دوعای لێ بکە، بەڵام جوێنی پێ مەدە. ئەمە دیفاعکردن نییە لە زاڵم و دز، نا. ئێمە دەڵێن جوێندان بە هیچ کەسێک جائز نییە، چونکە ئەو کەسی تۆ جوێنی پێدەی دڵنیا بە لە شەیتان خراپتر نییە، هەر زۆر دڵنیا بنەوە، چونکە شەیتان دەرەجەیەکە لە خراپیە، هیچ کەسێک نییە لە ژووریەوە. بۆیە ئاگامان لە خۆمان بێ. لە کۆتاییدا دەڵێن خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم نەسیحەتێکمان دەکات کە لە صحیح تەرغیب هاتووە بە ژمارە 2782 دەفەرمێ وئین امرؤ شتمك وعيرك بما يعلم فيك فلا تعيره بما تعلم فيه فإنما وبال ذلك عليه. ئەگەر کەسێک جوێنی پێتدا، ئەمە وەسیەتی خۆشەویستی خوایە صلی الله عليه وسلم، بیگرنە گوێ و بە قسەی بکەن. ئەگەر کەسێک جوێنی پێتدا باسی عیب و عارەکانی تۆی کرد، تۆ باسی عیب و عارەکانی ئەو مەکە، چونکە ئەو کاتە هەموو تاوانەکە دەچێتە ملی ئەو سوکایەتی پێت کرد، تۆ بڵێ من خۆم ناخەمە ئاستی تۆ. ئەو جوێنی پێتدا بڵێ من وەک تۆ دەم پیس نییە، وەک تۆ بێڕێزی ناکەم، هەرچی پێت کرد بڵێ وەک تۆ ناکەم، جوابی مەدەرەوە، بیدە دەست خوای گەورە، دڵنیا بە هەموو جوێندانێکی ئەو ئینسانە تاوانبارە، تۆ لە قیامەت ئینشاءڵڵا حەقی خۆت و مافی خۆت وەرەگری، چونکە سوکایەتیت پێکراوە. ئەو مفلیسە بێ تۆ سەرکەوتووە بیت. با ئینشاءڵڵا لە کۆتایی دەڵێم خۆشەویستان بە ئاگامان لە خۆمان بێ، دەممان پاک بێ، دەممان پیس نەبێ بەرامبەر بە خەڵکی، جوێن بە خەڵکی نەدەین بە هیچ کەسێک، چونکە چاکەکانمان دەسووتێنێ، چاکەکانمان لە ناو دەبا، چاکەکانمان کە خۆمان پێوە ماندوو کرد و عیبادەتەکانمان بۆ غیری خۆمان دەبێ. من نوێژ دەکەم، ڕۆژوو دەگرم، شەو نوێژ دەکەی، عیبادەت دەکەی، قورئان دەخوێنی، تەراویحەکەی، ڕۆژوو دەگری، بەڵام کاتێک کە جوێن بە خەڵکی ئەدەی چاکەکانت دەڕوا بۆ کەس. چیت بۆ مێنێتەوە؟ بەس ماندووبوونت بۆ مێنێتەوە، چکە حەق الناسە، حەقوڵانیە بە حەج و عومرە و چاکە لا ناچێ ئاگادار بن. جوێندان حەق الناسە، حەقوڵان نییە، مافی خوا نییە.
خوا لێت خۆش نابێت چونکە گوێنت بە خەڵکی داوا بێ ئەو کەسە خۆی گردنت ئازا بکە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود دعاء خيان كدوا. يا ربي خواه زمان من فصيح كي بو جواب دانوي ملائكة وقبر يا رب العالمين. خواه جان لمن خوش با أو كساني كيشو مشكلاني خواه بويان حركة بويان آسان كخواه جان خوش ويستي برايتي صلح خيط نيوان مسلمانان ويا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.